يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە بەشی پێنجەم لە زنجیرە باسەکەمان لە باسی گرنگی زانست و زانیاری لە ئاینی ئیسلامدا لە ئەڵقەی پێنجەمی ئەم زنجیرە باسەدا وەکو تەواوکردنی بەشەکانی ڕابردوو بەشی چوارەمی ئەو وتارانە کە پەیاممان هەبوو بۆ فێرخوازان، بۆ خوێندکاران، بۆ قوتابیان، بۆ ئەهلی زانست بەویست و پشتیوانی خوای پەروەردگار ئەم جومعەیەش هەندێ پەیامی ترمان، هەندێ ڕێنمایی تری ئاینی ئیسلام لە مینبەری مزگەوتەوە بۆ ئەهلی زانست، بۆ قوتابی و خوێندکار و تەلەبە خۆشەویستەکانمان دەخەینە ڕوو. پەیامی یەکەم سوپاسی خوا بکەن ئەی ئەهلی عیلم، ئەی ئەو کەسەی کەوا ڕوودەکەیە ناوەندێکی زانستی و خەریکی فێربوونی زانستێکی، سوپاسی خوا بکە و شانازی بە ناوەکەتەوە بکە کە فێرخوازی، کە ئەهلی عیلمی، کە ڕێگەی سەرفرازیت گرتووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە ئیمامی مسلم لە صحیحەکەیە ڕیوایەتی کردووە دەفەرمێ: من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له به طريقا إلى الجنة. هەر کەسێک ڕێگایەک بگرێ، جا ئەو ڕێگایە وەکو الشێخ محەممەد صالح العوثەیمین لە شەرحی ڕیاض الصالحیندا لە مجلدی 4 لاپەڕەی 16دا لە شەرحی ئەم فەرمودەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەم فەرمودەیە ماناکەی ئاوایە هەر کەسێک ڕێگایەک بگرێ، ئەو ڕێگایە ڕێگای حیسی بێ، واتە کە بە چاو دەبیندرێ و ڕێگەی پێدا ڕۆیشتنە، وەکو کەسێک کە لە ماڵی خۆیەوە دەڕواتە دەرێ بۆ فێربوونی زانست بۆ شوێنێک. جا شێخ عوثەیمین دەفەرمێ: مكان العلم مسجدا أو مدرسة أو كلية. ئەگەر کەسێک لە ماڵی خۆیەوە ڕێگایەکی گرتە بەر و پێیدا ڕۆیشت بۆ مزگەوتێک، یان تەلەبەیەک چوو بۆ خوێندنگایەک، بۆ مەکتەبێک، بۆ مەدرسەیەک، یان فێرخوازێک ڕۆیشت بۆ کولیەیەک، تەماشاکە ئەو زانە پێشینانە ئاوال لە حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم حاڵی بوون. مزگەوت و مەکتەب و زانکۆی بەیەکەوە باس کردووە. جەنابەت هاتووی بۆ مزگەوت، کەسێکیش دەچێت بۆ زانکۆ بۆ خوێندن، قوتابێکی بنەڕەتی هەتا قۆناغی کۆتایی ئامادەیش دەچێتە مەدرسەیەک، دەچێتە بنەڕەتی و ئامادەیەک بۆ فێربوونی عیلم. ئەمە ڕێگایەکی گرتووە. دەفەرمون ڕێگەی دووەمیان ئیبن عوثەیمین دەفەرمێن مەبەست لە ڕێگای حیسیە، ڕێگای معنەویە ئەوەیان. کەسێک بە دیار کتێبخانەیەکەوە دانیشتووە، ڕاستە لەسەر کورسیەک دانیشتووە، بەڵام چاو بە کتێبەکاندا دەجێڕێ بۆ ئەوەی بابەتێکی زانستی بدۆزێتەوە. خوێندکاری ماستەرێک یان دکتۆرایەک بە دیار کتێبخانەکەیەوە بە دیار کۆمپیوتەرەکەیەوە دانیشتووە بۆ ئەوەی بابەتە زانستیەکەی و توێژینەوەکەی دەوڵەمەند کە، بۆ ئەوەی زانستێک بخات، چەند دێڕێک بخاتە سەر خەرمانی زانستێک. ئال لەم کاتەدا ئەو کەسەش وەکو بە ڕێگادا ڕۆیشت بێ وایە، ئەو کەسێک کە لە لای زانایەکدا دانیشێ، ئەو کەسێک بە دیار تەلەڤیزۆنێکەوە دانیشتەوە گوێی خۆی داوەتێ بۆ ئەوەی چەند وشەیەکی جوان فێر بێ، زانستێک فێر بێ. هەر کەسێک ئەمە بکە ئەوە دڵنیا بەخوا خۆشی ویستووە، چونکە سهل الله به، سهل الله له، خوای گەورە ئاسان دەکا بۆ ئەو کەسە بیهی بەهۆی فێربوونی ئەم زانستەوە طریقا إلى الجنة، ڕێگایەک بۆ بەهەشت، کەواتە عیلم و بەهەشت پەیوەندیان بەیەکەوە هەیە. گەورەترین ناوە شانازی پێوە بکە کاتێک کە دەڵێ خوێندکارم، کە دەڵێ قوتابیم، کە دەڵێ ئەهلی عیلمم، کە دەڵێ فەقێی مزگەوتم، کە دڵێ هاتووم بۆ مزگەوت نەهاتووم 10 دقە خوتبەیەکی 10 دقایق لە کۆڵ خۆم کەمەوە، نە مامۆستا بۆ خۆی دەزانێ باسی چ دەکا،
نە خەڵکەکە زانی وتاری جومعە باسی چییە، نەخێر هاتووم بۆ وتاری جومعە دەرسێک بخوێنم، چەند شتێک فێر بم کە پێشتر نەمزانیوە یان لەبیر بچۆتەوە. ئەوە خوای گەورە ڕێگەی بەهەشتت بۆ ئاسان دەکا، ئەتخاتە سەر ڕێگە ڕاستەکەی بەهەشت بەویستی خوای گەورە. دووەمیان ئەو کەسانی کە ئەهلی عیلمن، ئەی تەلە بە خۆشەویستەکانمان هەر سێ جۆری عیلم بگرن. کاتی خۆی ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێ بێ فەرموویەتی ئەنواع العلم ثلاثة، زانست سێ جۆر زانست هەیە، تۆ هەر لە یەکیان شارەزا مەبە، هەوڵ بدە هەر سێکیان بە یەکەوە بۆ بکەوە. زانستی یەکەم العلم بالله، ئەمە علمی حەقیقەتە، زانست بە خوای پەروەردگار. خۆشەویستانم ئێمە دوو شتمان هەیە، خوازانینمان هەیە لەگەڵ خواناسینمان هەیە. خوازانین سوودێکت پێ ناگەێنێ، زۆر خەڵک دەزانێت خوا هەیە. کاتی خۆی ئەبوو جەهل و مشریکینی مەکەش ولئن سألتهم من خلق السماوات والأرض ليقولن الله، دەیانگوت ئەرە چێ ئەرز و ئاسمانەکانی دروست کردووە، دەیانگوت الله، دەیانزانی خوا هەیە. بەڵام ئەمە سوودی پێ نەگەیاندن، بە کافری مردن. خواناسین شەرتە، ئینسان خوا بناسێ. خواناسین لە ڕێی عیلمەوە دەکرێت. تۆ چۆن خوا دەناسی؟ لە ڕێی قورئان و فەرمودەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. ئاوا خوا دەناسی کە خاوەنی ئەسمائی حوسنایە و صفاتی عولایە، لە ڕێی ناوە پیرۆزەکانەوە خوای پەروەردگاری خۆت دەناسی. بۆیە العلم بالله لە ڕێی عیلمەوە دەکرێت. ئەینا ئیمان دەبێتە تەقلید، چاول لە کەسێک کردو کە کوتێتی خوا هەیە و تۆش بۆ خۆ نازانی خوا چۆنە، چییەکە، صفاتی چۆنە، ئەفعالەکانی چۆنە، ناوە پیرۆزەکانی چییە. بۆیە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئاماژە بەوە دەکا هەم خۆت واجبە خوا بناسی، هەم خوا بە خەڵک بناسێنی. لە ڕێی چیەوە؟ خوای پەروەردگار دەفەرمێ تۆ سەیری دروستکراوەکانم کە. هیچ مرۆڤێک نییە بتوانێت عەقڵی تەسەوری ئەوە بکە خوا چۆنە و چۆن نێوە. شەیطان لەو ڕێگانە وەسوەسەت بۆ دروست دەکا. تۆ لە جیاتی ئەوە وەرە سەیری دروستکراوەکانی ئەڵڵاکە. العلم بالله یعنی ناسینی ئەڵڵاه لە ڕێی دروستکراوەکانیەوە. خوای گەورە لە چەند شوێنی قورئانە ئاماژەی بەوە کردووە، دەفەرمێ فەلينظر الإنسان مما خلق. لە سوورەتی الطاریق ئاەتی 50 با ئینسان سەیری خۆی کە لە چی دروست بووە، وەرە سەیرێکی خۆت کە، بیر لە خۆت بکەوە. فلينظر الإنسان إلى طعامه لە سوورەتی عەبەس ئاەتی 24 دا ئەی ئینسان وەرە سەیری خواردنەکەی خۆت کە، با ئینسان سەیری خواردنەکەی بەردەمی کە، بیری لێ بکەوە ئەم خواردنە چۆن هاتۆتە بەردەمت، چۆن خوای پەروەردگار لەم دەنکە گەنمەڕەقە لەو خاکە تاریکەدا بەو بارانی ئاسمانی ڕەحمەتە چۆن ئەم نانەی بۆ تۆ هێنایە سەر ئەم سفرە، چۆن ئەم هەوو سەوزەواتە، چۆن ئەم هەموو گۆشت و میوەیە ئامادە بوو. بیری لێ بکەوە هەروە بەسەریا تێمەپەڕە. بسم الله ئەم سەر و ئەلحەمدولای ئەو سەرت بۆ خوا لەبیر نەچێ. ئەمجا خوای پەروەردگار سەرنجی ئینسان ڕادەشێشە، دەفەرمێ ئەگەر ئینسان بیر لەم چوارە بکاتەوە. بەتایبەت ئەم چوارەی لە سوورەتی ئەلغاشیەدا باس کردووە، وەکو شێخی ئیبن کەثیر لە تەفسیرەکەیدا دەفەرمێت چونکە کابرای عەرەب لە بیابانە هەر ئەم چوارەی دەبینی. بۆیە پێمان دەڵێ قسە لەگەڵ هەر کەسێکا کرد بزانە چی دەبینێ و لەناو چیدایە لەگەڵ ئەوەدا قسەی لەگەڵ بکە. بۆیە خوای پەروەردگار لە سوورەتی غاشیەدا دەفەرمێ ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الجبال كيف نصبت وإلى الأرض كيف سطحت. باسی چوار شت دەکا. ئەوە بۆ ئەو خەڵکە دەفەرمێ بیر ناکەنەوە نوان ناڕوانن خوای پەروەردگار حشتری چۆن دروست کردووە. ئەو خەڵکە بۆ ناڕوانن، بۆ بیر ناکەنەوە ئەو ئاسمانەی بەسەریانەوەیە چۆن بەم خۆرە لە ڕۆژە، چۆن بەم مانگ و ئەستێرە درە و شاوانە ڕازاوەتەوە. ئەو هەموو جوانیە بەو ئاسمانەوە لە شەوێکی بێگەردی تاریکا دەبینی، چ چراخانێکە، هەر یەکێ لەوە ئەستێرانە هەیانە بە هەزار جار لەم زەویە گەورەترە، بە ملیۆن جار لەم زەوی خۆمان گەورەتر یەک ئەستێرە، بەڵام ئەوەندە دوورە تۆ بەو بچووکێ دەیبینی. ئایا تۆ بڵێ ئەمانە لە خۆیانەوە دروست بوو بن؟ لەم هەموو خولگە و جوڵەدا یەکێک بەر یەکێک ناکەوێ ئەگە خوای تاک و تەنها بەڕێوەی نەبا. خوا دەفەرمێ ئەی بۆ سەیری شاخەکان ناکەن، ئەو شاخانەی کە چەندی بەدەرەوەیە دوو ئەوەندەی بەناخی زەویدا ڕۆچووە و وەکو چۆن خێمەیەک بە قولاپێک دای دەکوتی ئاوا ئەو شاخانە لەنگەری زەویان ڕاگرتەوە نای هەڵن بجوڵێ.
ئەی بۆ سەیری زەوی ناکەی خۆی پەروەردگار هەموو پێداویستیەکانی ژیانی ئینسانی لەم سەر زەویەدا ئامادە کردووە وەکو سفرەیەکی ڕاخراوە پێشکەشی کردوون. جا ئیبن کەثیر دەفەرمێ عەرەب ئەم چوارەی دەبینی، حوشترەکەی خۆی چاو لێبوو، ئەگە سەری بەرز کردایەوە لەو بیابانەدا هەر ئاسمانی دەبینی، لەبەر پێی خۆیدا هەر لمی بیابان و عەرزی دەبینی، ئاواشی بکردایە ڕاست و چەپ شاخی دەبینی. خوا دەفەرمێت دەک ئەگەر کەسل لەگەڵانە بێ هەر سەیری ئەمانەکەی بەسە خوا بناسی. خوای خۆت بزانە العلم بالله. یەکێ دەپرسێ باشە خوای پەروەردگار بۆ باسی حوشتری کرد؟ ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت؟ بۆ وەرنابنەوە لە وشتر خوای پەروەردگار چۆنی دروست کردووە؟ دەسەڵاتی خوا، توانای خوا، جوانکاری بێ سنووری پەروەردگار لە یەک مەخلووقیا ببینە. شێوەی لەشی ڕەنبێ بێدینێک ڕەخنە بگرێ بڵێ حوشتری عەرەبی هەر نەبڕایەوە، بەڵام ئێمە زانستمان پێ قورئانی ئێمە نە پەیوەندی بە عەرەبەوە هەیە نە بە کوردەوە هەیە. ئەم خیتابە لەگەڵ بۆ کابرایەکی بیابان نشینیش دابەزیوە کە وشترەکەی بینیوە. هەر مێرولەیەکیش بگری قسەی لەسەر بکەی هەمووی گەورەی و دەسەڵاتی ئەڵڵات بۆ دەردەخا. بەس ئێمە با بچینە خزمەت ئایەتەکە بۆچی خوا باسی حوشتری کرد. چەند سیفاتێک هەیە بەبیر لێکردنەوە لەو مەخلووقی خوایەدا ئینسان گەورەی و دەسەڵاتی خوای بۆ دەردەکەوێت. حوشترێکێک لەو ئاژەڵانەی هەم بۆ سواری بەکاردێ، هەم بۆ بار بەکاردێ، هەم بەرگەی تینوێتی و برسێتی زۆر دەگرێ، هەم شیرەکەی دەخورێ، هەم گۆشتەکەی دەخورێ، هەم سول لە پێستەکەی وەردەگیرێ. حوشتر لە دروستبوونی شێوەی لەشیدا سەیری چاوەکانی کە چاوەکانی وشتر بە شێوەیەک دروست کراوە بەڕێزان. چاوەکانی دوو چین بژۆڵی هەیە. هەموو مەخلووقێکی خوای پەروەردگار یەک چین بژۆڵی هەیە، ئەم برژانگانەی هەیە. حوشتر خوای گەورە دوو چینی بۆ دروست کردووە، لە دوای یەک دوو چین بژۆڵی هەیە، دوو چین برژانگی درێژی پڕی هەیە. بۆ خواوە بۆی دروست کردووە؟ بۆ ئەوەی لمی بیابان چاوی کوێر نەکە، بۆ ئەوەی گەرمی بیابان چاوەکانی کوێر نەکە. لە یەکەم تێپەڕی فلتەری دووەم دەیگرێتەوە. واللهی من و تۆش واین ئەو بژۆڵانت پەردەوام پارێزگاری چاوت دەکەن، هەم لە تەپ و تۆس، هەم لە عەرەقەی ناو چاوان و چاو، هەروەها لە تیشکە زیان بەخشەکانی خۆریش. هی حوشتر چونکە بەردەوام لەبەر خۆرایە و لە بیابانی دوور و درێژدایە خوا دوو جاری بۆ دروست کردووە کە بۆ مەخلووقاتی تری دروست نەکردووە. چاوەکانی عەجایباتێکیان تێدایە ئەویش ئەوەیە چاویشتی بچووک گەورە دەکا. بچووکترین دڕکێک چڵەجایەک ببینێ چاوی وەکو میکرۆسکۆپ گەورەی دەکا بۆی لێی بزر نەبێ، پێویستی پێیەتی یەک چڵەجای لە قیز ناچێت. مێرولەیەک پێ لێ نانێ چاوی ئاساییەکەی لە کاتی بینینی شتی بچووکە وەکو ئەوەی بڵێ دوگمەیەکی بەدەستەوە بێت، دەستی پێدا دێنێت چاوەکەی دەبێتە میکرۆسکۆپ. بچووکترین شت دەبینێ، دوورترین شت ئاوێک لە هەر شوێنێکا بێ کە چاوی خۆی ئاماژەی پێکرێ، یعنی هەر لە مێشکەوە ئاماژە دەدەتە چاوی دەبێتە دووربین، یعنی دوورترین شوێن نزیک دەکاتەوە دەیهێنێتە مەترێکی بەردەمی. چاوی دەبێتە دووربین، چاوی ئەبێتە میکرۆسکۆپ. هیچ چاوێکەکەی مەخلووقات ئەوەی تێدا نییە. ها بۆیە خوای گەورە باسی حوشتری کردووە لە قورئاندا، دەفەرمێت لی بوردبەوە کابرای کاتی خۆی خەڵک هەر دیمەنەکەی دەرەوەی بینیوە. ئەمڕۆ بەشی هەندەسەی تەشریحی سەری سوورماوەلەوەی لەم مەخلووقەدا ئەڵڵا چی دروست کردووە دەوەرە سەیری کە و بیناسە. ئەمە لە خۆیەوە دروست بوو. لێوەکانی مەتاتین یعنی دەکشێن و دێنەوەیەک، چەندی زەبری بەرکەوێت، چەندی ئازار بدرێن نادڕێ، لێک دەکشێ لێوەکانی و دێنەوەیەک. زۆر بەهێزن. حوشتر تاکە زیندەوەرێکە بێ دەرهێنانی زمانی بە لێوەکانی هەموو دڕک و داڵک کۆ دەکاتەوە تەحەمولیشی دەکات. بۆ ئەوەی زمانی دەرنەهێنێ و هەندێک لە ئاوی ناودەمی نەبێتە هەڵم، بۆی ئاوەکەی لەدەست نەچێت. ئاو بۆ ئەو زۆر پێویستە. لوتی حوشتر ناوەکەی پڕە لەموو، پاشانیش فلتەرێکی هەیە، هەر وەختێک گەردەلوول بە بیابانە هەڵی کرد یەکسەر بۆ خۆی دادەخرێ بۆ ئەوەی نەچێتە ناو سیەکانەوە و تووشی نەخۆشی نەکە. سمەکانی ئیسفنجیە و گەورەیە بۆ ئەوەی لە ناو لمی بیابانە نەچەقێ. لە ژێر سنگی هەروەها لەسەر ئەژنۆکانی خوای گەورە دۆشەکەڵەیەکی بۆ دروست کردووە کە سەرما و گەرمادانادا بۆ ئەوەی کاتێکە لەسەر ئەو بیابانە گەرما کە ئینسان قاچی لەسەردانە قاچی تلۆقە دەکا لە گەرمیدا،
ئەو حشترە سنگی لەسەر دادەنێ و ئەژنۆکانی لەسەر دادەنێ و هیچ هەست بە گەرما ناکە بۆی عەزیەتی نەبێ بۆی نەسووتێ سنگی نەسووتێ و سمەکانی ئەژنۆکانی نەسووتێ ماندوو نابێت لە ڕۆیشتن باری قورسی پێوە بێ 6 کیلۆمەتر لە ڕۆژەکە دەبڕێ ئەگە بە تەنها بۆ سواری بەکار بێ 150 کیلۆمەتر لە ڕۆژەکە دەتوانێت بە غاردن بڕوە بەبێ ئەوەی دەنجی لێ بێ بەبێ ئەوەی هەناسەی سوار بێ بەبێ ئەوەی لە ڕۆیشتن بکەوێ کۆپانەکەی سەر پشتی هەیەن یەک کۆپانەی هەیە هەیەنە دوانی تێدایە لە جاراندا خەڵک وای دەزانی ئەوە سندوقی ئاوە نەخێر ئەوە پڕە لە چەوری حشتر کاتێک کە ئاو دەخواتەوە لە ژێر چەناگەیەوە تورەکەیەکی هەیە ئەوەی لێ پڕ دەکا پاشان ئەم ئاوە دەکات بە چەوری و دەچێتە ناو هەموو خانەکانی لەشتەوە بە تایبەت لەسەر ئەو کۆپانەی خۆی کۆی دەکاتەوە ئاوی لە هەموو شانەکانی لەشیدا خەزم کردووە کە تینووی بوو زۆر تینووی بوو یەک لەسەر سێی جەستەی دەتوێتەوانێ هەمووی دەکاتەوە بە ئاو دێتەوە ناو گەدەیەوە مرۆڤ ئەگەر خەریکە دەخینچێ لە تینووان ئەمجا یەک لەسەر دەی لەشی لە سەد تا دەی لەشی لەدەست دەدا بەڵام حشتر یەک لەسەر سێی جەستەی دەتوێتەوە بۆ ئەوەی ئاوی نەفەوتێ بەدەم هەناسە نادا کاتێ لە بیابانە دەڕوا بۆ ئەوەی هەڵمی دەمی نەڕواتە دەرەوە ئاوی جەستەی نەڕوا بەردەوام بەلووت هەناسە دەدا چی ئەمەی فێرکرد غەیری ئەڵڵا نەبێت چی ئەو بەرنامەیدایە هەرگیز هەناسە بڕکەی توش نابێت چونکە لە هەناسە بڕکێدا ئۆکسجینی زۆرتر بەکاردێ زۆرتر ڕێژەی ئاو بەکاردێ ئەمەشی نییە حشتر عرەقێکی زۆر کەم دەکاتەوە چونکە پلەی گەرمی لەشی بەردەوام نزمە پێویستی بە عرەقکردنەوە نیە بۆی ئاوەکەی سرف نەبێ لە بێئاوی و تینوێتیدا گورچیلەکانی میز تەواو خەز دەکەنەوە 100 قاتی بەشەر مرۆڤ حرمەتمان هەیە بۆ ڕووی مرۆڤ میزی حشتر خەستر دەبێتەوانێ بۆ ئەوەی کەمترین ئاو لە لەشی بڕواتە دەرەوە دەجا لە فلتەری دەدا بۆی خستی کاتەوە پاشان یۆریای ناومیز کە کوشندەیە دەیکاتەوە ناو خوێنەکەی و جارشکە بەڵکو و تۆزە ئاویکەی لێ وەرگێتەوە زیانیشی پێ ناگەیەنێ زۆر زیرەکە بۆ هەر نەخۆشیەک گژوجیای خۆی دەناسێ هەر نەخۆشیەک جگەری نەخۆش بوو سیەکانی نەخۆش بوو زراوی نەخۆش بوو یەکسەر هەست بە خۆی دەکات ئەو بێزمانە خۆ دکتۆری نییە لەو بیابانەدا ئەزانێت چ دڕکێک چ گیایەک بۆ ئەو نەخۆشیە باشە ئەچێ دەیدۆزێتەوە دەیخوا و چاک دەبێتەوە هەر کاتێک مار پێوەیدا یەکسەر دەڕوا گیایەکی تایبەت هەیە دەیخوا و ناهێڵە زەهرەکە بە لەشیدا بڵاو بێتەوە بۆیە زانایان دەڵێن چەوری و دووگی حشتر لە هەر شوێنێک بێ مار لێ ڕادەکا ئەڵێ نەوەکو ئەو گیایی خوارد بێ مارەکەش ئەوە دەزانێت ئەڵێ حشترەکە ئەو گیایی خواردووە مارەکە لەبەری ڕادەکا ئەویش کاتێک کە پێوەی دا و زەفەری پێهێنا لەو گیایە دەخوا و خۆی تۆم تیمار دەکا و ناهێڵە زەهرەکە لە لەشیدا بڵاو بێتەوە برینەکەی پێچاک دەکاتەوە غەیری ئەڵڵا خوا دەفەرمێ بیر بکەوە ئاوا خوا بناسە چێ ئەم بێزمانەی فێری ئەمە کرد گۆشتەکەشی بە سوودە چەوری کەمە بە ئاسانی هەزم دەبێ چاو بەهێز دەکا چارەسەرێکی گونجاویشە بۆ ئەو کەسانی کە نەخۆشی مایەسیریان هەیە مرۆڤ کە ئەو لە لەشیدا کەم بوو خوێنی خەست دەبێتەوە کە خوێن خەست بۆوانی ئینسان دەمرێت چونکە ناتوانێت خوێنەکە بە ئاسانی لە دڵەوە تەوزیع بێ بەسەر مولولەکانی لەشە خوێن بەروهێن خوێنهێرەکان کار ناکەن بەڵام حشتر تەواو تینوشی بێ ئاویش لە لەشیا تەواو کەم بێ یەک زەڕە خوێنی خەز نابێتەوە بۆی لە جوڵە نەکەوە هەر بەردەوام بێت لە ڕۆیشتن لە خزمەتکردنی ئینسان زانایان کاتێک کە دیقەتی ئەمەیاندا بۆچی ئینسان و هەموو زیندەوارەکانی تر کە تینویان دەبێ خوێنیان خەز دەبێتەوە بۆچی حشتر بەگەڵ ئەو هەموو تینوێتیەدا کەچی خوێنی خەز نابێتەوە سبحان الله زاناکان کە دیقەتیاندا خڕۆکەی سووری ئێمە و هەموو گیاندەوەران خڕۆکە سوورەکانمان خڕن بەڵام خڕۆکەی سووری حشتر خوا وای دروست کردووە هێلکەی خوا دروستی کردووە بۆی هیچ کار لە جوڵە نەکەوێت لە ناو بۆریەکانی لەشیدا تینوێتیش کاری لێ نەکا ئەم خڕۆکە سوورەی مەخلوقات بە تەنیا هەمووی خڕە بەس هی حشتر بازنینەی نییە هێلکەی خوا دروستی کردووە غەیری ئەڵڵا چێ ئاگای لەمە بۆ چێ ئەمەی پێدەکرێت وەرە خوای خۆت ئاوا بناسە لە ڕێی مەخلوقێکیەوە کە خۆی فەرمووی ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت حشتر مانجێک ئاو ناخواتەوە دەتوانێت بەرگەی یەک مانگ ئاو خواردنەوە بگرێت کاتێکەوە تێری خواردەوە ئەوەندەی خەزم کردووە لە لەشی خۆیدا ئەو ئاوەی کە دەستی دەکەوێت فەحسێکی دەکا ئەگە شیرین بوو زۆری تینوە
خۆی لێ تێراو دەکا ئەگە سوێراو بوو خوێواوکی بدەیتێ دادەنیشێ لەسەر ئەو خوێواو کە دەیخواتەوە بەردەوام دەخواتەوە و دەیکا بە میز یەکسەم میزەکە خوێیەکە فڕێ دەداتە دەرەوە ئاوەکە دەکاتەوە ناو لەشی خۆیەوە دیسان دەخواتەوە خوێیەکە لە ڕێی میزەوە فڕێ دەداتە دەرەوە هەر لەو شوێنەدا فلتەری دەکا ئەمە بەچێ دەکرێت بە غەیری ئەڵڵا نەبێ هیچ مەخلوقێکی تکە ئەوەی پێ ناکرێت خۆی گەورە ئەم جیهازەی پێبەخشیەوە بە تایبەت بۆ ئەوەی بەرگەی ئەو تینوێتە زۆرە بگرێ یەخ دەخوات هەموو ئاژەڵە کە باریکەی ئەبێت تۆ بارەکەی بۆ بەرزکەیتەوە هەشتر لەبەرەوەی بەرزە خواوا دروستی کردووە مناڵێک یەخی دەدا ئەژنۆکانی دادەدا دێتە سەر زەوی بارەکەی بە ئاسانی دەخەیە سەر پشت و بەو هەموو بارە قورسەوە جارشکە هەڵدەستێتەوە ئەتوانێت یەک تەنی لێ بنێ هەڵیگرێ بەو هەموو بارەوە بۆ خۆی هەڵدەستێتەوە بۆی تۆ عەزیەت نەبێ بارەکەی بۆ بەرزکەیتەوە حشتر وەکو دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە ئاەت الله فی الآفاق لا پەڕی 283 دا دەڵێ خوای گەورە شتێکی تیا دروست کردووە غەریزەیەکی هەیە ئەگەر بێت و لێی تووڕەبی و عەزیەتی دەی دوورنیە بە قەپاڵ سرت هەڵگرێ بەڵام ئەگەر دەست بە ملیا بێنی و قسەی خۆشی بۆ بکەی و بەهێمنی لەگەڵی ڕەفتار بکەی ئەوە هەموو شتێکت بە قسە دەکا ئەڵێ ئاماژە بەوەیە کە قبوڵی تند و تیژی نییە بەڵام بە نەرمونیانی تەعاملی لەگەڵ بکە ملکەتی هەموو کەسێکە توندی قبوڵ نییە ئەم هەموو بابەتانی کە باسمان کردن لە حشتردا دکتۆرە نادیە طەیارە لە موسوعة الإعجاز القرآني كطبع دووەمەکەی لای منەوە لە ساڵی 2009 چاپ کراوە دوو بەرگەبەیەکەوە لە مجەلەدی دوویدا لاپەڕی 291 بەدواوە بابەتێکی دوور و درێژی لەسەر نووسیوە ئەگە بێدینێک کەسێک کە خوێندەواری نییە گوێی لەم بابەتانە بێڕەن بێ بڵێ مامۆستا چ باسی حشتر دەکا ئاخر خوا باسی دەکا خوا دەفەرمێ وەرە لێی بکۆڵەوە وایە کە باسی ئاژەڵێک دەکەی ئینسانی زاناتێی دەگا ئینسانی زاناتێی دەگا چونکە قورئان باسی کردووە خوا دەفەرمێ وەرە لە ڕێی ئەمانەوە ئەڵڵا بناسە وەرە ئەگەر دەتەوێت خوا بە کەسێکی بێدین بناسێنی ئیتر خوا باسی چی بۆ بکەی بڵێ خوا نەعوذ بالله چاو دەستی وایە وەرە باسی ئەمەی بۆ بکە بڵێ وەرە براکەم با بیر لەمە بکەینەوە ئەم مەخلوقە ئەم ئەرز و ئاسمانە ئەو زەویە ئەو شاخانە هەر لە خۆیانەوە دروست بوون نەخێر لە خۆیانەوە دروست نەبوون جا خوا دەفەرمێ فذكر إنما أنت مذكر لست عليهم بمسيطر أي محمد صلى الله عليه وسلم تو هەر ئەوە لەسەرە وەرە بەم زمانە ئەوە خوا بە خەڵک بناسێنە ئەگەر ئینسان خۆی عەقڵی کار بکە بەسێتی هەر خۆی بیری لێ بکاتەوە بەڵام خەڵک فەرامۆشی دەکا وەرە تۆ بیریان بخەوە ئیشی تۆ ئەی محەممەدی خۆشەویست ئەی بانخوازی ئیسلام بەس بیرهێنانەوەی خەڵکە لەستە عەلەیهم بمسەیطر تۆ ناتوانی هیدایەت بخەی ناو دڵەکانەوە ئەوە ئیشی تۆ نییە بڵێ حەز ئەوەی ئیمان نەبێ ئەوەی کە نوێژ نەکە ئەوەی ڕوو لە خوانەکە حیا و ئابڕووی دەبم ئەو ئیشی تۆ نییە تۆ بەم زمانە وەرە باسی مەخلوقات و دروستکراوەکانی خۆیان بۆ بکە پێیان بڵێ غەیری ئەڵڵاه هیچ کەسێکی تر ئەمەی پێ دروست ناکرێ بەم شێوەیە العلم بالله خوا بە خەڵک بناسێنە إن إلينا إيابهم ثم إن علينا حسابهم لكوتاي سورة غاشية دا خواهي پروردگار دفرمي أو خلق ولا إيما دا قرينوا حساب كتاب الشان أي محمد صلى الله عليه وسلم أي مسلمان لاي إيما نقلايتو تو خود بو ما عندو مكا أو دا قريتو بولاي خومان وباشان حسابي خوماني لغالدكين بيدين وكافرك شخوا عذابي شي قوريب وداناوا تولى دنيا دا وازي لبنا ديني خواهي بنرمونياني بحكمة زانستوا بيبقينا إيشي إيامي مسلمان هر أوان داير بلا خوشويستان أما العلم بالله خود آوا خواب ناسو أم علمش آوا بقينا چەند جوانە خوێندکارێکی ئێمە لە جامیعە کە لەگەڵ ڕەفیقەکەیدا دادەنیشێ بڵێ وەرە با بیر لە دروستکراوەکانی ئەڵڵا بکەینەوە جاوە عەرەب ئەم چوار شتەی لەبەرچاو بوو بەڵام تۆ لە مختەبەرێکە شتی زۆر گەورەتر لەبەرچاوە وەرە لەسەر ئەلیکترۆنێک و نیوترۆنێک و پرۆتۆنێک قسە بکە ئەو زمانە قورئان بەو زمانەی ئەو کەسانە قسەی کردووە ئەم ڕۆشتی تازەتریش لەبەردەستایە وەرە باسی دروستکراوەکانی پەروەردگاری بۆ بکە دووەمیان العلم بأمر الله يعني علم الشريعة زانستی شەرعیش ئینسان پێویستە شارەزا بێ چۆن خوا دەپەرستی ئەوە زانیت کە خوا هەیە خوا ناسی دەی من چۆن خوا بناسم ئەمە پێویستی بە علومی شەرعی هەیە چۆن لە خوا نزیک بمەوە ئەمە علومی شەرعی دەوێت خوا چی حەڵاڵ کردووە و چی حرام کردووە ئەمە شەریعەتە زۆر کەسێ بەداخەوە لە علومی شەرعی بێ ئاگایە کە دوای ناسینی خوا چۆن دەیپەرستی و حەڵاڵ و حرام لێک دەکەیەوە ئەوە علمی شەریعەتە العلم بأمر الله
شریعەتیش 4 صفەتی هەیە، هەمووی عەدلە، هەمووی ڕەحمەتە، هەمووی مەسلەحەتە، هەمووی حکمەتە. هەر شتێک لەو 4 ترازە لە شریعەتی خوا دەچێتە دەرەوە. سێمیان العلم بخلق الله، زانست بە دروستکراوەکانی خوا، علم الخەلیقە. ئەمەش هو اختصاص الجامعات والمعاهد، ئەمە تایبەتمەندە بە زانکۆ بە پەیمانگاکانەوە. زانستی فیزیا و کیمیا، زانستی طب و هەندەسە، زانستی دەروونناسی و کۆمەڵناسی، زانستی مێژوو و جوگرافیا، ئەمە هەموو ئەمانە پێت دەناسێنێ. بۆیە زۆر زۆر جوانە ئینسانی مسلمان هەر سێکیانی پێبێ، خوا بناسێ، لە علومی شەرعی شارەزا بێ، هەروەها پاشانیش لە زانستە نوێیەکان کە دروستکراوەکانی خوا باز دەکەن هەمووی شارەزا بێ. علمی غەربی ئەمڕۆ زانستی پێشکەوتووی دنیا کە لای غەربیەکان کۆبووەتەوە، سەردەمێک لای ئێمەی مسلمان بوو، بەشی سێمیان پێیە لە زانست بە مەخلوقاتی خوا، چی سەروەتی ئەو زەویە دەری دێنن، چی تاقەی زەویە بەکاری دێنن، لە ئاسمانە کار دەکەن، زەوی پێ ئاوەدان دەکەن، سەد دروست دەکەن، کشت و کاڵ پێش دەخەن، فڕۆکە دەکەنە ئاسمانەوە، ڕۆکێت دەخەنە سەر مانگ و مەریخ، ئەمان هەموو پێیە. سەردەمانی مسلمانانی ئێمە ئەمەیان پێ بوو، بەڵام ئێمەش خۆمان پێکەم نەبێ، مەڵە مسلمانان هیچیان پێ نییە، ئێمە دووشتمان پێیە کە غەرب و بێدینەکان پێیان نییە، ئەویش علممان بەخوا هەیە، ئەو خەڵکە پێویستی بەوەیە کە خوا بناسێ. ئێمە لە خوا بە زیابی کێشەی ئەوەمان نەماوە لە ڕێی قورئان و فەرمودەکانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. خواناسی بە حەقین، خوا وەکو خۆی دەناسین. پاشان الحەمدلله العلم بأمر الله مان پێیە، ئەزانین حەڵاڵ کامەیە و حەرام کامەیە. وەکو کابرامان لێ نەهاتوە باسی ئەوە بکە حوشتر گۆشتی خۆشترەیان بەراز. ئێمە باسی شەریعەتەکەمان باسی ئەوەی بۆ کردوین، خۆشتر شەر نییە، پێویست و پاکەکە شەرتە. ڕەنبەجاریەوە پیسێک خۆش بێ، بەڵام پێویستی لەشی تۆ نەبێ و زیانت پێ بگەێنێ. ئەوە ئێمە الحەمدلله ئەو علمی شەریعەتەشمان هەیە کە لە ڕێی ئیسلامەکەەوە پێمان گەیشتووە. بۆیە ئێمە دوانمان هەیە، چەند جوانە سێمیشمان هەبێ، چەند جوانە لە غەربیەکانەوە، لە جیهانی دەرەوەی ئیسلامەوە ئەم زانستە نوێیانەی بەشی سێم هەمووی وەرگرین. بەخوا مانیع نییە بڕۆ دکتۆرا بخوێنە لە ئەمریکا، ئیسلام دەستخۆشیت لێ دەکات، بەڵام دۆکانی خۆشت لەبیر نەچێت، خواناسیەکەت مەفەوتێنە، علم بە شەریعەتەکەشت لەبیر نەچێتەوە. ئەم دوانە ئێمە بە ئەوە لەوان وەرگرین، بەڵام دووشتیان پێ بڵێن خوای تاک و تەنها ئاوا دەناسرێ، ئاوا خوا بناسن. هەموو ئەو برایانەمان کە سەفەری ئەوروپایان کردو ناوەندە زانستیەکانیان بینیوە، ئەڵێ وەڵی نازانن خوا چییە، یان هەر ئەوەندە دەزانن کە خوا هەیە، خوا نەناسیوە، پێویستە پێیان بگەێنین. بەخوای من ئەرکی سەرشانمان زۆر قورسە لە گەیاندنی ئەم دینەدا بە جیهانی دەرەوە. پاشان علمی شەرعیەکەیان پێ بگەێنین کە حەڵاڵ و حەرام چۆنە، ئەم شەریعەتە چۆن بناغەکەی لەسەر دادپەروەری، لەسەر مەسلەحەت، لەسەر حکمەت، حکمەتی پێ نییە بۆ خەڵک. خۆشەویستان، ئەوە پەیامی یەکەم بوو. پەیامی دووەم بوو، پەیامی یەکەم شانازی بکە بە ناوی خوێندکار و قوتابیەکەی خۆتەوە کە ئەهلی علمی. دووەمیان هەر سێ جۆری علم، علم بەخوا، علم بە ئەمری خوا، علم بە مەخلوقاتی خوا کۆبکەوە بە هەر سێکیان ئەڵڵای تاک و تەنهای پێ بناسە و سەر زەوی و ژیانی خۆتی پێ ئاوەدانکەوە. پەیامی سێممان ئەوەیە ئەی خوێندکار و قوتابی چاو لە کەسانی سەرکەوتوو بکە لە خوێندندا، چاو لە کەسانی فاشیل مەکە، فڵان کەس وازی لە مەکتەب هێنا، فڵان کەس ناخوێنێ، فڵان کەس بە چوار دەوریش دەرناسێت لەگەڵ ڕێزماندا، ئەوە خۆ علم ئەویش بەهرەیەکی خوایە، گرنگەوەی ئینسان سار نەبێتەوە. بەڵام تۆ بۆ نایی لە کەسە سەرکەوتوەکاندا تەماشاکەی. من ئەمڕۆ لەم وتارەدا لەم پەیامەدا باسی گەورە زانایەکی کورتان بۆ دەکەم. پەنا نابین بۆ خەڵک، کورد لە هەموو شتێکە شتی خۆی هەیە. گەورە زانای کورد پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی باسی ئەزموونی خوێندکاری خۆیمان بۆ دەکات کە بەڕاستی ئەمە دیاریەکە بۆ خوێندکارەکانمان لە پەیمانگاکان، لە زانکۆکان، لە ئامادەیەکان. ئەم پیاوە بەڕێزە باری دارایی زۆر کز بووە، ژن و مناڵیشی هەبووە، ئیمامی سوپا بووە. ڕۆژانە ئەو ساڵی کە چۆتە زانکۆ ساڵی 1960 تەمەنی لەسەر و 40 ساڵەوە بووە کە چۆتە زانکۆ. ئەوەندە عەشقی خوێندن بووە، هێشتا خۆی پێ بەتەمەن نەبووە. لە ساڵی 1960 کە لە یەکەم قۆناغی خوێندنی قانون لە کولیە قانون وەرگیراوە لە جامیعەی بەغا، ئەڵێ سەعات 2 لە وەزیفەی ئیمامی سوپا دەهاتمەوە دەرەوە. بە سارەیەکی سەربازی هەتا بەردەمی ماڵەکەم نیو سەعاتم پێدەچوو، 2:30 دەگەیشتمە ماڵەوە. پارویەک نانم دەخوارد و خۆم دەگۆڕی و نوێژەکەم دەکرد، دەبوو بە سەعات 3.
هەموو ڕۆژە سەعات 3 بە پێ لە ماڵی خۆمانەوە تا کازیمیە کە پاس و سارە هاتو چۆی نەدەکرد زستانان قڕ بوو هاوینانیش تەپو تۆز بوو هەموو ڕۆژێ نیو سەعات بە پێ بە گورج و گۆڵی ڕۆیشتم تەلەبەی ئێمە لە جامیعەکەیەوە 5 دقە جاریەوە بە پێ بڕوا پێی زۆرە 10 دقە بە پێ بڕوا پێی زۆرە هەر 4 ساڵی زانکۆ دەڵێن ڕۆژی نیو سەعات لە ماڵەوە تا کازیمیە لە بەغا بە پێ ڕۆیشتم قڕ بوو جار هەبوو تا ئەژنۆم لە قوڕا بووم تەپوتۆز و گەرما بۆ سەردەمانێک بەڵام یەک ڕۆژ هەستم نە بە سەرما نە بە گەرما نە بە قڕ نە بە ناڕەحەتی نەدەکرد ئەوەندە خوێندنەکەم بەلاوە خۆش بوو وەم دەزانی بۆ لای خۆشترین شت دەڕۆم دوای ئەوە بە پاس دەڕۆیشتم ئەمجا بە پاس دەڕۆیشتم ئەبوایە سەعات 4 لەناو کۆلێژدا بم لەناو پۆلدا بم هەر 4 ساڵەکە 5 دقە هەموو ڕۆژێ لە دەرسی یەکەمە پێش مامۆستا لە پۆلا بوو هەموو ڕۆژێ 5 دقە مەگە زۆر نەخۆشێکی خستم بوو بێ ئەینا لە دەرسا دوان نەخۆتم پێش مامۆستا من لە پۆلا بووم لە کاتێکا 1 سەعات بە پێ و بە سارە ڕۆیشتووە تا گەیشتۆتە کولیەکەی لە خۆناغی سێدا دەڵێ ساڵی 1963 کە لە کولیەی قانون لە خۆناغی سێدا بووم دەرسی میراتمان هەبوو لەو دەرسەدا من لە مامۆستاکەم زۆر شارەزاتر بووم چونکە کاتێک کە مەلا بووم لە سلێمانی لە ساڵی 1950 من کتێبم لەسەر میرات هەبوو هەر کتێبم لەسەر نووسی بوو ئەوەندە بابەتەکەم لەبەر بوو زۆر لە مامۆستاکەم باشترم لێ دەزانی بەڵام هیچ کاتێک یەک ڕۆژیش لەوانەی مامۆستاکەم دوا نەکەوتم بڵێم وەڵایم خۆ من دەرسەکەم هەمووی لەبەرە من لە مامۆستا باشتری ئەزانم من تەلیفم هەیە لەو کتێبەدا دانراوم هەیە لەو دەرسەدا جا بۆچی بچمە دەرسی مامۆستاوە یەک ڕۆژ دوا نەکەوتم لەو دەرسەدا لەبەر 3 خاڵ یەکەمیان بۆ ئەوەی فێری دەرزوتنەوە بم بزانم مامۆستا دەرسەکە شۆن شەرح دەکا بەیانی کە من بوومە مامۆستا شێوازی فێربوونی دەرزوتنەوە فێر بم لەبەرەوە هەموو دەرسێک دەچوومە ژوورەوە دووەمیان لەبەر برادەرەکانم ئەو برادەرە بەڕێزانم کە هاوپۆل من نەچمە ژوورەوە ئەو نەچێتە ژوورەوە ئەو نەچێتە ژوورەوە پۆلەکە شەقڵی دەشکێ هەر خەڵک حەزتی بە خوێندن نامێنێ ئەوانیش حەز دەکەن لە دەرسەکە بێزار دەبن بۆ ئەوەی من برادەرەکانم بەهۆی منەوە دەرسیان بەرچاو نەکەوێ لەبەر حرمەتی برادەرەکانم هەموو جارە لە پۆلادا دەنیشتم لە ئەوڵەوە هەتا ئاخر بە وردی گوێم لە مامۆستا دەگەر لە کاتێکە لە مامۆستا باشتر دەرسەکەم دەزانی سێمیان تا فێری دواکەوتن نەبم بەخۆم وت ئەو دەرسەی کە من زۆر تێدا پسپۆڕم لە مامۆستا باشترم ئەگەر لەم دەرسە فێری دواکەوتن بم باین لە دەرسێشکش فێری دواکەوتن دەبم مرۆڤ فێری دواکەوتن دەبێت لە شتێک با فێری دواکەوتن نەبم ئای چەند بەداخەوەم تەلەبەی جامیعەی ئەمڕۆی ئێمە یەکە لەو مستەلەحانی زۆر چاک لەبەریەتی لێدەیە ئەڵێ وەڵات چ بوو پڕە لێدا و دەرسە هەر لێدا خۆ من لە مەلزەمەکەی دوای وەردەگرم پڕە برادێک بۆم شەرح دەکا وەڵا ئەمڕۆمان لێدا وەڵا ئەم هەفتەیەشمان لێدا براینە خوێندن بە لێدە ناکرێ ئەگەر چاکتر لە مامۆستا دەرسەکەت زانی واجبە بچە پۆلەوە یەکەم با فێری دەرس وتنەوە بی دووەم لەبەر حرمەتی برادەرەکان با پۆلەکە شەقڵی تێ نەکەوێ و شوێن کلێنێکی تێدا نەبێ و خەڵک سار نەبێتەوە سێمیشان با فێری دواکەوتن نەبی لا لێدە لا بە لە مەنهەجدا خوێندکاری زیرەک نابێ یەک دەرس دوا بکەوێ ئەڵێ کاتێک کە لە قۆناغی سێدا دەرسی میراتمان هەبوو مامۆستا باسی ئەوەی کرد بابەتێکی میرات زۆر قورسە فعلەن زۆر قورسە باپیر خوشک برای مردوو ئەگەر لە یەک مەسەلەدا کۆبوونەوە زۆر قورسە ئەڵێم وتم مامۆستا من راپۆرتێک لەسەر ئەم دەرسە دەنووسم وتی تۆ با بیخوێنین مستەفا ئەمجا ئەزانی چەند قورسە وتم پێش ئەوەی بیخوێنین من راپۆرتەکەت بۆ دەنووسم وتی ئازاد بە بینووسە 15 لاپەڕەم نووسی و چاپم کرد و دام بە مامۆستا کە خوێندیەوە بەیانی هاتەوە وتی مستەفا مژدەت دەبێ ڕۆژێک تۆ لەم شوێنەی مندا ئەم دەرسە بە جامیعە دەڵێیتەوە ڕۆژێک تەبدێ ئوستازی جامیعە لەم شوێنەی من دەوەستی و لەم پۆلەدا دەرس دەڵێیتەوە ساڵی 1963 مامۆستاوە قسەی پێ وتم ساڵی 1976 دوای 13 ساڵ کە دکتۆرام لە قاهیرەی مسر خوێند لە هەمان پۆلا لە شوێنی مامۆستا و دەرسم بەوانە کوتەوە ئەو دکتۆرەش کە دەڵێ هانی دام و قسەکەی پێوتم ناوی دکتۆر حسێن خەلەف بوو خاڵی خۆش بێ ئەها مامۆستاش چەند زەرورە لە کولیەدا لە پەیمانگادا لە ئامادەییدا بڵێ فڵان کەس تۆ زیرەکی بە ئومێدی خوا ڕۆژێ تۆ لەم شوێنەی مندا دەبی بە مامۆستا دوای 13 ساڵ لەو قسەیەی ئوستازەکەی دکتۆر مستەفا زەڵمی بوو بە ئوستازی میرات و لە هەمان پۆل و لە هەمان شوێنە دەرسی وتەوە دوای 13 ساڵ ئاواتەکەی هاتە جێ برادەری چاک هەڵبژێرە خوێندکاری خۆشەویست قوتابی بەڕێز برادە تەماشا مەکە حتا نەتەوەی خۆت نییە هاو ئاینی خۆت نییە گرنگەوەی ئینسانەکە حەزی بە سەعیە حەزی بە خوێندنە ڕەوشتی بەرزە زمانی پاکە دڵسۆز و وەفادارە
دکتۆر مصفا زەڵمی دەڵێت لە هەفتەی دووەمی خوێندنم لە زانکۆدا لە کولی قانون سێ برادرم پەیدا کرد چاوم ژێڕا لە هەفتەی یەکەمە چێ بە کەڵکی دۆستایەتی 4 دانە ساڵ دێ سێ کەسم هەڵبژار یەکیان عەرەب دوانیان تورکمان ئەوەی کە کۆی کردبووینەوە ئەم 4 کەسە منی کورد و دوی تورکمان و یەکی عەرەب ئیسلامەتی و خواناسیەکەمان بوو نوێژی مەغریبمان بە جەماعەت لە کولێ بەیەکەوە دەکرد لەبەر خوا ڕێزی یەکترمان دەگرت 4 ساڵ هەستم نەکە من کوردم ئەو تورکە ئەو عەرەبە دەمانزانی ئێمە موسڵمانین هاونیشتیمانین ئینسانین یەک ئامانجمان هەیە کە بۆ خوێندن هاتووین بۆی زانست بەدەست بێنین هەر چوارمان بەیەکەوە دادەنیشتین لە پۆلا سەعات 4 هەتا 8 شەو دەوامی ئێوارانمان دەکرد لە مەسائی دەمان خوێن لە کولی ئێواران دوای 8 شەو کە تەواو دەبووین دەهاتینە دەرەوە من ژن و منداڵیشم هەبوو نەدەچوومەوە ماڵەوە لەگەڵ سێ ڕەفیقەکەمدا دەچوینە گازینۆیە کاتێک خەڵق خەریکی دۆمینە و ئەوانە بوو ئێمە لەسەر مێزێک سەر و چامان دەخواردەوە هەر لە 8 شەوە تا 12 شەو دەرسەکانمان دەوردەکردەوە ئەمجا 12 شەو دەڕۆشتینەوە بۆ ماڵەوە هەر 4 ساڵەکە بەو شێوەیە سەعیمان دەکرد من لەبەرەوەی پێشتر مەلایەتیم کرد بوو دەڵێت دەرسەکان باشتر تێدەگەیشتم هەر 4 وانەکەی ئەو ڕۆژەمان سەر لە نوێ دووبارە دەکردەوە بۆ ئەوەیە نە لە دەوام دواکەوتم نە لە دەرسێکی کمال بووم نەچوومە دەوری دووەم معدلی هەر 4 ساڵەکەم 86 و نیو بوو لە قانوندا دواتریش ماستەر و دکتۆرای خوێن بەڵێ خۆشەویستان ئەمە پەیامێک بوو بۆ تەلەبە خۆشەویستەکانمان بۆ خوێندکارە ئازیزەکانمان کە سەرەتای ساڵە هێشتا کە دەتوانن لە ئەزموونی ئەم خوێندکارە سەرکەوتوانە دەرس وەرگرن کۆتا خاڵمان کە ڕەم بێت تۆزە لە بابەتەکە دەرچین و بەڵام هەر پەیوەندیدارە پێوەی ئەویش ئەوەیە کە دڵی هەموو مرۆڤایەتی ناڕەحەت کرد لەم چەند ڕۆژەدا لەم 1-2 ڕۆژەی ڕابردوودا ئەویش ئەوەیە ستەم لە نەتەوەکەمان دەکرێت ستەم لە کورد دەکرێت لە ڕۆژئاوای کوردستاندا ستەم لە مرۆڤ دەکرێت ئێمە وەکو کوردی موسڵمان خۆمان میلەتێکی مەزلومین ئەوەندەمان ستەم لێکراوە هەست بە ئازاری هەموو مەزلومێک دەکەین ئەوەندەمان ماڵ وێران بووە و تۆپ و تارەمان پەیوەندراوە لە هەر شوێنە دەبینین دووکەڵ هەڵدەستێ ماڵە ڕووخاوەکانی خۆمانمان سەدەمین بەعسمان بەبیر دەکەوێتەوە ئەوەندە دەربەدەر و ئاوارە بووین کە ئاوارەیەک دەبینین خۆمانمان بیر دێتەوە لە چ ناڕەحەتێکا بووە بەداخەوە بەشی ئێمەیە ئێمە وەکو موسڵمان دوورین لە کاری سیاسی هەر سەریشمان لێ دەرناچێ ئەوەندە ئاڵۆزە سیاسەتێکی درۆزن سیاسەتێکی بێوەفا سیاسەتێک کە دۆست و دوژمن ناناسێ بەس بەرژەوەندەکانی خۆی دەناسێ ئێمەش کوردێکی دڵساف کوردێکی بێ سیاسەت کوردێک خۆمان تەسلیمی هەموو کەس دەکەین بێت بڵێن کوڕی چاک و ئازای خۆت بە کوشدا حتا ئیشمان پێ دەکەن لە دوایشدا هەر ناشمان ناسن بەڵام بە ئیزنی خوا هەر دڵسافیەکە دەیباتەوە هەر پاچێتیەکە دەیباتەوە بە مەرجێک پشت لە خوای خۆمان نەکەین پەنا بەخوا هەیە کوفر دەکا ئێستا بابەجان تۆ باشت سیاست نەکردووە موقعی جوغرافیت ئەوەیە خوای پەروەردگار وەڵڵا ڕەحمی زۆری لەگەڵ ئێمە کردووە هەلانی کەم ئەم پارچەی باشوورمان ئازادە کە حکومڕانیکی خۆمانمان هەیە ئەگەر خۆمان ڕەحم بە خۆمان بکەین یەکەم پشت لە خوا نەکەین پشت و پەنامان بە ئەڵڵا ببەستین کە کەسی بێکەسانە دووەمیشیان مەسەلەی نەتەوایەتی نەکەین بە مەسەلەی حیزبی خۆ پیشاندانێک دەکرێت کارێک دەکرێت وەڵای دەبینی ئەو ئاڵای ئەوەی پێ ئەو ڕسمی فڵان کەسی پێ ئەو ئاڵای فڵان حیزبی پێ ئەی کوا کوردایەتی وەڵاو بە حیزبایەتی هەر وەختێ نەتەوەیەک لە ناو خۆیدا یەکگرتوو نەبێ مەسەلەی نەتەوایەتیەکەی و ئاڵای کوردستانەکەی لەسەر و ئاڵای حیزبایەتیەکەیەوە نەبێ بەخوای هیچ بە هیچ نابێ بەخوا لەوانەیە شەڕی ناوخۆی قورستریشی پەنا بەخوا لێ پەیدا بێ بۆیە ئێمە ئەوەی لەسەرمانە بەدڵ خەمناک بین بۆ هەر مرۆڤێک کە لەم سەر زەویەدا ستەمی لێ دەکرێت بۆ منداڵێک کە بە ناحەق دەکوژرێ بۆ ژنێک کە بێوەژن دەبێ و ئازیزەکەی و هاوسەرەکەی لەدەست دەدا بۆ کاسبکارێک کە بەستە زمانە دوکانێک 4 ماڵ بەخێو دەکا وا دەڕابەکەیدا دراوەتەوە و لەبەر شەڕ و شۆڵ ئاوارە بووە بە هەموو ئەمانە واجبێکی موسڵمانانەمانە کە دڵ ناڕەحەت بین و دوعای خێریش پێم بڵێن یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتمان لێ بکەیەوە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتمان لێ بکەیەوە خوا دەرگای ڕەحمەتی خۆت لە ڕۆژئاوای کوردستان بکەیەوە ظالم هەر کەسێکە خوای پەروەردگار تۆ لەسەر و ئەوەیە ئەلقادری ئەلقەهاری خوا دەستی ستەمکاران ببڕی یا ڕەبی خوا ستەمکار هەر کەسێکە خۆت دەزانی یا ڕەبی خوا دەستی ستەمکاران ببڕی خوا مەزلومان ڕزگارکەی خوا بێبەهانا و هاواری ئەو کەسانەوە کە دەربەدەر و ئاوارن و سڤیلن و بەناحەق خوێنیان دەڕژێ یا ڕەبی خوایە ئەم پارچەی کوردستانیشمان یا ڕەبی خوا لێ نەشێوێ خوایە کوردستانمان سەلامەتکەی میلەتی کورد خواناس و دیندار بێ بە هۆش و بە گۆش بێ بە جوانی و بە حکمەتەوە سیاست بکە لەناو خۆیدا تەبا بێ خوا لەناو خۆماندا تەبامانکەی
خوایە بیر و باوەڕی ئیسلامەتی و کوردایەتی ڕاستەقینە زاڵ بێ بەسەر حیزبایەتی و ئایدۆلۆژیای تردا. یا ربی خوا شیفای نەخۆشەکانیشمان بۆ بنێری، یا ربی خوا شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری. ئەوانەی دڵبەخە من خوای پەروەردگار دڵیان خۆشکەی، یا خوای پەروەردگار یا الله یا شافی ئەوەی کە نەخۆشە، یا ربی خوا شیفای بەخێری بۆ بنێری. یا ربی خوا خوێندکار و قوتابەکانمان لە خوێندندا سەرکەوتووکەی، هیدایەتی مامۆستاکانیان بدەی، عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی. آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.